ساتی تێکدان و هەڵوەشانەوەی ئەو ئامادەکاریانەیە کە بۆ سەردانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو هێرم کرابوو. بڕیار بوو لەم شوێنەدا بەردی بناغەی پردی تۆقوت لەسەر ڕووباری سیروان دابنێت. بەڵام کۆمپانیای ئامادەکار پێداویستی و کەرەستەکانی هەڵوەشاندەوە و شوێنەکەی وەکو خۆی لێکردەوە. بڕیار بوو لەم شوێنەدا بەردی بناغەی پردی تۆقوت لەسەر ڕووباری سیروان دابنێت. وەڵی ئەمە پەیوەندیمان کردووە بە جەنابی وەزیری ئاوەدانکردنەوە بۆ ئەوەی ڕوونکردنەوەمان پێ بدرێت لەسەر ئەوەی کە ئایا پێشتر ئێمە ئاگادارمان کردبوون کە هۆکاری دەست پێ نەکردنی پرۆژەکە چییە. باسییان لەوە کرد جەنابی وەزیر کە هۆکارەکەی جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت بەنیازن بێن بەردی بناغی دانێن، هەردووشانیانوێ بە یەکۆ سەردانی هەڵەبجە بکەن و لێرە بەردی بناغا دانێن. هۆکارەکەی ئەوەیە ئێستا کە ئەو بەڕێزانە سەردان ناکەن بەم زوانە تەخیرە بن بە پێی وتەی ئەو کۆمپانیای کە ستەیجەکەی حازر کردووە. داوامان کردووە لە جەنابی وەزیر ئاگادارمان بکات، بەڵام تا ئێستا وەڵامەکەمان بەدەست نەگەیشتووە هۆکارەکەی چییە کە کۆمپانیای جێبەجێکار نییە. تەبعانە ئەو کۆمپانیای کە ستەیجەکەی ڕێخستووە ئەشیاکانی گواستێتەوە. چیرۆکی دروستکردنی پردی تۆقوت یەکێک لە درێژترین چیرۆکەکانی پرۆژەکانی حکوومەت هێرەمە کە دوای چەند ساڵ لە بانگەشە هێشتا دەستی پێ نەکردووە. ئێستاش یەک مانگە ئامادەکاری دەکرێت بۆ دەستپێکردنی، بەڵام ئەم پرۆژەیە ژاوشەوەی دەیان پرۆژەی دیکە تەنیا بانگەشەکەی بۆ مایەوە و دیار نییە پرۆژەکە جێبەجێ دەکرێت یاخود نا کە پرۆژێکی گرنگە بۆ پارێزگای هەڵەبجە. هەر کاتی دەنگدان تێتە پێشە تۆزی هەڵەسن تۆزیە خەڵکیش وە خۆیانە مشەوەشەکەن. بەڵام تا ئێستا من پێ بزانم زۆر جارێک پارە دەرچوو و کردیانەوەین وەسەری ئەم خەڵکەوە کاکەوە پردەکەیتان بۆ بەسین و ئاتان بۆکەن و بەڵام لە ئاخیرشە فەشەلتێنێ. بەڵام ئەگەر بێت و بکرایە ئەم جادانی هەموویە بەسۆیەکۆ بۆ نمونە دەربەنی خان هەڵەبجەی تازە هەڵەبجەی شەهید بۆ منتیقەی گەرمیان بەڕاستی خەڵکی منتیقەکەش ئیسفادەی لێکرد. دیمەنێکیشی زۆر جوانە بوو، هەر وەکو گەشتیاریش وا بوو خەڵکە هات بۆ سەردانی. بەڵامێتر حکوومەتەکەمان تا ئیشێک ڕاپەڕێنێ دە ئیشەر پەکە خاو. لە نێوان بەڵێنی دوو کابینی حکوومەت و چەندین جار دیاریکردنی بودجە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە، بەڵام تا ئێستا ئەو پرۆژە گەورەی کە بۆ پارێزگا و ناوچەکە تایبەتمەندی گرنگی هەیە دوایین جاریش بەناو 31 ملیار دیناری بۆ تەرخان کراوە کەچی پارەکە خەرج ناکرێت و پرۆژەکە دوا دەخرێت. ئەم بەردی بناغەی پشتەوەی من بۆ سەرۆکی ماوە بەسەرچووی حکوومەت هێرێمی کوردستان ئامادەکرابوو تاکو لێرە بەردی بناغەی پردی تۆقوت دابنرێت. بەڵام ئەمیش وەک سەدان پرۆژەی دیکەی پارێزگای هەڵەبجە بەهۆی نەبوونی پارەی نەختینەییەوە لە باربراو هەڵوەشێنرایەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.